زوتنەوەی ئیسلامی لە 2014 ئەوە ببێتە بنەمای تەشکیلکردنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە، بەڵام دیارە برادران ڕایتر هەبوو لە کۆبوونەوەکە، بۆیە پێویستە کۆبوونەوەیەکی تر دەکرێت پێچێ دوای ئەو کۆبوونەوە تایبەتیانە کۆبوونەوەیکی تری فراوانی لایەنە سیاسیەکان ئەنجام بدرێ و لەو کۆبوونەوەیەدا حەسمی ئەو شتانە بکرێت کە ئەمڕۆ باسکرا لای ئێمە و لە ڕۆژانی داهاتوش لەگەڵ لایەنەکانی تر باسەکرێ. ئەوە پوختە و ناوڕۆکی کۆبوونەوەکەمان بوو. سواسانەکە وەکەوەی کە باسەکردی بە پێستی قاتی هەڵبژاردنتان لە کورسەکانی ئەنجومەن دابەش بکەن، ئایا تاقیبە لە کۆبوونەوەکانە باز لە ئێستحقاقی هەڵبژاردن بکرێ بە تەنها یاوەی کە سازان و سوڵحێکی نێوان لایەنە سیاسیەکان بەوەکەوەی کە لە بارەکەی بچوونەوەی ئیسلامی 2014 کراوە؟ بەڵێ من ئیشارەم پێدا ئێمە خوازیاری داکۆکیمان کردووە و داکۆکیشەکەین تا ئێستا و لە ڕاهاتوش کە ئەو لێک تێگەیشتنە یاخود ئەو ڕێکەوتنە چۆن ناوەنرێ بکرێتە بنەمای تەشکیلی ئەنجومەن. بەڵام ئەوە ڕێی ئێمەیە، ئێمە پێداگیری لەسەرەوەکەین، بەڵام خۆ دوجار ئێمە کۆمەڵی لایەنی سیاسین دەبێ هەموو لایەنەکان لەسەرەوە متتەفق بن، بۆیە ئەوە هێڵینەوە بۆ کۆبوونەوەکانی داهاتوو. ئێمە پێمان وایە نەخێر بۆ هەڵەبجە تەنها پێوەری هەڵبژاردن تاکە پێوەەر نەبێ، بەڵام ئەوە ڕێی ئێمەیە و دوجاریش پابندین بە ڕێی لایەنەکانەوە کارێک بکەین مهمەوەی ئەنجومەنەکە تەشکیل بکرێ و شەرنی هەموو شتێکی بە داواکاری ئێمە و لەسەر 100% لەسەر خوازیاری ئێمە. ئەو بژاردانە چی کە هەردی لایەن خستیانە بەردەمیەوە ڕازین بۆ بژاردانێکە لە خستانە بەردەمیەوە؟ وەڵا جاخ و بژاردەکان باخۆیان بۆچی مامۆستا چەند سپاس بۆ هەموو لایەک. وەڵام بژاردەکانی مە بۆ سەرتا بۆ ئەنجومەنەکەیە، ئەنجومەنەکەش بەوەی کە پێمان باشە وەکو وەفدی هاوبەشی یەکێتی و گۆڕان کە ئێستاحقاتی انتخاباتی ئاخری انتخاب بکەنە بنەمایەک بە پێوەی انتخاباتەکە دەنگی خەڵک دەنگی بۆ داوە بۆی حەقی نەکەوتێ و پێی یاسا و ئوسوڵی خۆی جێبەجێ بکرێت. بەڵێکات وەکمانەگەرتەمان بڵێن لەسەر پرسی بەڕێوەبەرایەتیەکان چیان خستە ئێوە یەکێتی و گۆڕان چیتان خستە بەردەم کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی چ قسەیەکان لەسەر بەڕێوەبەرایەتی شتەکان باسمان نەکردن سەرتا بۆ ئەنجومەنەکە بۆ پێوەی کە باسمان کرد. ئێوە ئەمڕۆ بۆچی هاتن چیتان یابەوە بۆ وەڵامی کۆمەڵ چی بوو؟ ئەومان پێ بڵێ واسقی. بەڵێ وەڵا سپاس بۆ هەموو لایەک. دیارە ئێمە ئەمڕۆ دانیشتنێکی زۆر باشمان کرد، ئەوەی کە برادرانی کۆمەڵ باسییان کرد کە ئێمە پێمان خۆشە ئەوەی کە لە ڕابردووە دانیشتنمان لەسەر کردووە بنەمایەکی باش بێ بۆ ئەوەی کە تەشکیلەی حکوومەتی خۆجێی هەڵەبجە بە تایبەتی ئەنجومەنی پارێزگا بکەین و بەڕاستی ئەمەش مەبدەئیەن ئەو بابەتە کێشە نییە لامان بەقەدەر ئەوەی کە کارەکان تێپەڕێنین و ئەنجومەنەکە دروستکەین. ئێستا حاجەی خەڵکە ئەنجومەنەکە دروست بکرێ و دوور نەبووین لە یەکتر بە تایبەتی لەو خاڵەی کە هەمومان بنەمای دەنگی خەڵکمان کرد بە بنەمایەک و بنەڕەتێک بۆ تەشکیلکردنی ئەنجومەنەکە. ئەوانیش لاریان نەبوو، بەڵام قسەیان لەوە هەبوو پێویستە جارێکی تر بگەڕێنەوە بۆ سەروی خۆیان و بگەڕێنەوە بۆ ناو ڕێخستنەکانیان. ئەوەش لای ئێمە کۆنگرەی ڕۆژنامەوانی هەر سێ لایەنی گۆڕان و کۆمەڵ و یەکێتی بوو لەسەر دابەشکردنی پۆستەکانی ئەنجومەنی پارێزگای هەرێم پارێزگای هەڵەبجە.